لە ئێستادا ئێمە ڕێژەکان کۆ دەکەینەوە دوای ئەوەی کە هەموو ڕێژەکان کۆ کراوە ڕێژەی کۆتایی بە شێوەیەکی فەرمی بڵاو دەکەینەوە. ئەم شەو هیچ ڕائگەێنن ئێوە وەکو کۆمیسیۆن یاخود؟ بەڵێ ئێمە نسبەی مشارەکە ڕادەگەێنین، بەڵام لە ئێستادا هەموو بنکەکان بۆ خۆتان ئاگادارن سەرقاڵی بە هەژمارکردنەوەی دەستی نەتیجەی هەڵبژاردنن و هەروە هەموو نسبەکە کۆ دەکرێت و دواتر بڵاوی دەکەینەوە. بە بەراورد لەگەڵ هەڵبژاردنەکان ڕابردوو ئەمجارە گرفتەکان زیاتر بوون یان کەمتر بوون؟ بەڵێ خۆشبەختانە ئەمجارە دەتوانم بڵێم 100% هیچ گرفتێکمان نەبوو. هەر دەنگدەرێک کە سەردانی بنکەی دەنگدانی کرد بە شێوەیەکی دروست دەنگی خۆی داوە و ئەوە نەبوو کە کێشە و گرفتی هەبوو. وەکو ئاگادارن لە هەڵبژاردنی ڕابردوو خەڵکێکی زۆر نەیتوانی دەنگ بدات بە بوونی کێشەی نەخوێندنەوەی پەنجەمۆر، بەڵام ئەمجارە بە زیادکردنی و ئامێرەیە هەموو هاوڵاتیان توانیان دەنگ بدەن و ئەگەر پەنجەمۆریان نەبا لە ڕێگای فەیسەوە توانیان دەنگ بدەن. کەی سکاڵاکان وەردەگرن؟ سکاڵا لە هاتوونەتە لایەوە ئێستا؟ بەڵێ وەکو ئێوە ئاگادارن ئێمە سندوقی سکاڵامان هەیە لە ناو بنکەکانی دەنگدان. دوای ئەوەی کە سندوقان کۆ دەکەینەوە سکاڵایەکان بزانێ حساب دەکەین چەندەوە، هەروە تا 72 کاتژمێر کاتیان هەیە دەتوانن سکاڵا تەقدیم بکەن لە ئۆفیسی دەستی هەڵبژاردنەکانی یاریمی کوردستان و هەروە ئۆفیسەکانی هەولێر دۆک سلێمانی. پێشتر باز لەوە دەکرا کە تەزویر دەکرێت یاخود دیزاین لەو بابەتانە هیچ شتێک هەیە گومانێک هەیە لەوەی کە ئەنجامەکان دەستکاری بکرێن یاکو؟ نەخێر بە هیچ شێوەیەک ئەنجامەکان دەستکاری ناکرێن. ئاگادارن لە ئێستادا ئەمەلیە عەدوفەرز دەکرێتن لە ناو هەموو وێستگەکانی دەنگدان بە چاودێری لایەنە سیاسیەکان، ڕێکخراوی نێودەوڵەتی، ڕێکخراوی مەدەنی و ڕێکخراوی نێوخۆیەکان، بۆیە لەوە هاوڵاتیان دڵنیان دەکەون بە هیچ شێوەیەک دەستکاری دەنگەکانیان ناکرێت. ینی پێم وایە کۆمیسیۆن بە چەند مەرحەلەیەک ئەنجامەکان ڕادەگەێنێ. مەرحەلەی یەکەم قۆناغی یەکەم دروستە، ینی ئەگەری هەیە دوای ئەو قۆناغ گۆڕانکاری بکرێت؟ بەڵێ ئێمە لە ئێستادا دوای 24 کاتژمێر دوای هەڵبژاردن هەڵدەستین بە ئەلانکردنی ئەنجامی بەرایی. سەدا چەندی؟ یعنی حەسەب ئەو ئامێرانەی و حەسەب ئەو جیاوازانەی کەوە ئەو سندوقانی عەدوفەرزی بۆ دەکرێت و هەروە ئەو نەتیجانەی کە لە ڕێگای ئارتیسەوە دەنێردرێتە بەغدایە، وهروە لە ڕێگای فلاشەوە بە هەمان شێوە ئەم شەو لە ڕێگای مەتارەوە دەنێردرێت بۆ بەغدا. دوای ئەوانە کە هەمووی کۆ دەکرێتەوە ئیتر حەسەب ئەوەیە لەو باوەڕدامە 198 199 ئەعلام بکرێتن.